ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوومەتەوەلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان ڕۆژی سێشەممە سەرتاش سەردێڕی چەند هەواڵێک. پەیامی کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنە سەبارەت بە حوکمی ئەعدام. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی کامەران ساختمانگەر چالاکی کرێکاری سنە. کەم ئاوی لە شارستانی بۆکان و ناڕزایەتی خەڵک. 69هەمین هەفتەی کارزاری نابۆ ئەعدام لە بەندینخانەکانی ئێران. خۆپیشاندانی خەڵکی غەزە دژ بە گروپی حەماس و گیان لە دەستدانی 855 کارتۆن خەوی فەڕەنسەوی لە یەک ساڵی ڕابردوودا. کۆچی دوایی دایە سەڵتەنەت دایکی هاوڕێی گیان بەخت کرد و ناسر کەریمی لە کەمیاران. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەمە 29 گوڵان دایە سەڵتەنەت مرۆت دایکی گیان بەخت کردووی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا هاوڕێ ناسر کەریمی ناسراو بە دکتۆر ئیرج لە شاری کامیاران کۆچی دوایی کرد. هاوڕێ ناسر کەریمی خەڵکی ئاوایی بیاری سەر بە شارستانی کامیاران ساڵی 1364 هەتاوی لە شەڕێکی سەخت و نابەرابەر لەگەڵ بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ناوچەی مەریوان گیانی بەخت کرد. دایە سەڵتەنەت دایکە و گیان بەخت کردووە کەسایەتی خۆشناوی شاری کامیاران و گوندی بیار بوو کە تا دوا هەناسە وەفادار بە ئامانجەکانی ڕۆڵەکەی مایەوە. لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی ڕۆڵەکانی دایە سەڵتەنەت بە ناوەکانی پەروین، مەنسوور، توران، تەیمور، سەیران و ئاوات و هەموو کەس و کاریان و خەڵکی گوندی بیار دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. پەیامی کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمونیستی سنە سەبارەت بە حوکمی ئێعدام. ڕۆژی دووشەمە 29 گوڵان کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمونیستی سنە سەبارەت بە شەپۆلی ئەعدامەکان لە ئێران ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. کرێکارانی چەپ و کۆمونیستی سنە وێڕای شەرمەزارکردنی سزای سێدارە ڕایانگەیان لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی ئامڕازێک بۆ لە ناوبردننی چالاکانی سیاسی لە ژێرناوی یاسا و ئێعدامکردنی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی حکومەت بەرامبەر بە ناڕزایەتی بەرینی خەڵکە. هۆکاری پەرسەندنی هەموو کێشە ئابووری و کۆمەڵایەتیەکان خودی ڕژیمە و قوربانیانی ناکارەمەی بەبێ لە بەرچاوگرتنی هەژاری، بێکاری، جیاوازی چینایەتی و بێبەری بوون لە مافی شارومەندی لەلایەن ڕژیمەوە سزا دەدرێن. ئێمە خوازیاری ڕاگررتنی ماشێنی ئەعدام و هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، شەریفە محەممەدی، وریشە مرادی، بێهروز ئیحسانی، مهدی حسێنی، مەنوچە هێرفەلاحی، پژمان سوڵتانی و بەندکراوانی دیکەین. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی کامەران ساختمانگەر چالاکی کرێکاری سنە. جەلسەی دادگاییکردنی کامەران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی سنە لە دادگای گشتی و انقلابی سنە بەڕێوەچوو و ناوبراو لە هەندێک تۆمەت بێبەری و بە تەبلیغ دژی نەزام تۆمەتبار کرا. کامەران ساختمانگەر لە ڕێکەوتی حەڤەی ڕێبەندانی ساڵی 1430 هەتاوی لە شاری سنە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ کۆمەڵە دەست بەسەر و بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزرا. پاش 24 کاتژمێرە و چالەکە کرێکاریە بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بێڕێزی بە ڕێبەری و چالاکی تەبلیغی دژ بە کۆماری ئیسلامی تۆمەتبار کرا. ناوبراو پاش 34 ڕۆژە شکنجە لە بەندی تاکە کەسی ڕۆژی 20 ڕەشەمەی 1430 هەتاوی بە دانانی وەسیقەی قورس لە گرتوخانە ئازاد کرا. دوایین جەلسەی دادگاییکردنی کامەران ساختمانگەر لە ڕۆژی 28 گوڵانی 1404 هەتاوی بەڕێوەچوو و ناوبراو لە تۆمەتەکانی ئەندامەتی لە گروپە نارەکانی ڕژێم، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و بێڕێزی بەڕێبەری بێتاوان ناسێنرا، بەڵام بە تەبلیغ دژی نزام تۆمەتبار و پەروەندە سازی بۆ کرا. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە کامیاران. ڕۆژی یەکشەمە 28 گوڵان هاوڵاتێکی خەڵکی گوندی مێسواری سەر بە شاری کامیاران بە ناوی کۆرژ نەدیمی لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی کامیاران بە بێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی کۆرش و ئەو شەرومەندیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیراوی ناوبراو لەبەر دەستدا نییە. گواستنەوەی وەهاب خدریپور بۆ زیندانی مەهاباد.
ڕۆژی دووشەمە 29 گوڵان وەهاب خدریپور تەمەن 32 ساڵ و خەڵکی مەهاباد بە مەبەست جێبەجێکردنی سزای بەندکرانەکەی دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی مەهاباد گواسترایەوە. سوهراب خدریپور برای وەهاب خدریپور لە ئەندامی حزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو کە لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە کوژرا. سەرڕای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر کاتی کوژرانی سوهراب خدریپور هەتا ئەمڕۆ تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. وەهاب خدریپور پێشتر لەلایەن دادگای ئینقلابی مەهاباد بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە 10 مانگ زیندان سزا درابوو. کەمئاوی لە شارستانی بۆکان و ناڕزایەتی خەڵک بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئاوی بەنداوەکانی شارستانی بۆکان بۆ شاری تەورێز گوازراوەتەوە و خەڵکی و شارە و لادیەکانی لەگەڵ کێشەی بێ ئاوی بەرەو ڕووبوونەتەوە. بە وتەی چالاکانی ژینگەی بۆکان پێشتر بەرپرسانی دەوڵەتی بەڵێنیاندا بوو بە شێکلاوی گۆلی ورمێ لە ڕێگەی بەنداوی بۆکان دابین بکرێت. لە حاڵێکدا ئاوی بەنداوەکە بۆ کارگە سەنعەتیەکانی تەورێز گوازراوەتەوە. ئەمساڵ بەهۆی کەمی باران بارین ڕێژەی ئاوی بەنداوی بۆکان 50% کەمی کردووە و ڕۆژانە دانیشتوانی شاری بۆکان لەگەڵ بڕێنی چەند سعات ئاو بەرەو ڕووبوونەتەوە. بەڵام بەرپرسانی دەوڵەتی 80% ئاوی زەڕینە ڕوود بۆ وزەخانە و سەنعەتی فولاتی ئازەربایجانی شەرقی دەگوازنەوە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ماشینسازی عێراق. ڕۆژی دووشەمە 29 گوڵان کرێکارانی کارخانەی ماشینسازی عێراق دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران بەڕێوەبەرانی کارخانە حەق دەست و مەزای چەندمان کرێکارانی کارخانەی ماشینسازی عێراقیان نەداوە و پێرسونەلی ئەو ناوەندە سەنعەتیە لە دۆخێکی خراپدا دەژین. نەدانی حەقی بیمەی کرێکاران کێشەی دەرمانی بۆ کارگەران ساز کردەوە و بەرپرسانی کارخانە قیستی وامەکانیان لەسەر حەق دەستی کرێکاران کەم داکەنەوە. 69مین هەفتەی کارزاری نا بۆ ئێدام لە بەندینخانەکانی ئێران. بەیانی سێشەمە 30 گوڵان. بەندکراوانی 44 بەندینخانەی ئێران بۆ 69مین هەفتەی بەردەوام دژ بە ئەدامی بەندکراوانمانیان لە خواردن گرت. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایانگەیان لە بارودۆخێکدا کە وڵات لەگەڵ گەندەڵی سیستەماتیک و زوڵم و زۆری حکومەت بەڕێو ڕووبووەتەوە و شارومەندانی ئێرانی تووشی دایان کێشەی ئابووری و کۆمەڵایەتی بوون. دەسەڵات خەڵکی لە ئاو و کارەبا و دەرمان بێبەش دەکات و وەڵامی ناڕزایەتی خەڵک بە حکمی ئەدەمەداتەوە. لە سەرەتای مانگی گوڵانی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ بەلانی کەم 129 بەندکراو لەوانە 4 ژن و 2 منداڵ لە زیندانەکانی ئێران ئیعدام کراون. بێدەنگی لە بەرامبەر ئەو جەنایەتە بەهێزکردنی حکومەتە و نابێ ڕێگە بدەین ڕۆڵەکانی نیشتیمان بە ئاسانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئیعدام بکرێن. ئازار و ئەزیەتی شارومەندانی بێناسنامە لە زاهدان. ڕۆژی دووشەمە 29 گوڵان هێز ئینتیزامیەکانی زاهیدان کۆمەڵێک شارومەندی بێناسنامەیان دەست بەسەر و ئەشکەنجە و ئازاردا. بە وتەی چالاکانی بەلوچ هێزەکانی کەڵانتەری دوانزەی زاهدان هەڵمەتێکیان لە ژێرناوی دەست بەسەرکردنی شارومەندانی بێناسنامە دەست پێ کردووە و وێ ڕای ئازاردانی خەڵک کەلوپەلەکانیان زەوت دەکەن و بۆ ئازادکردنیشیان داوای بەرتیل لە بنەماڵەکانیان دەکەن. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار لە تاران و سۆرخا حیسار. ڕۆژی دووشەمە 29 گوڵان لە دوو ڕووداوی جیایی کار لە شارەکانی تاران و سۆرخا حیسار 3 کرێکار بریندار و 2 کرێکاری دیکەش گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان 2 کرێکار لە شاری سۆرخا حیسار بەهۆی وەرگەڕانی لۆدێر لە کارخانە گیانیان لەدەستداوە. لە ڕووداوی دووهەمیشدا 3 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارگەی دۆشکاری و بڕینەوەی کەپسولی گاز بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. ڕێپێوانی کەشاوەرزانی ناڕازی لە فەڕەنسا. ڕۆژی دووشەمە 29 گوڵان کەشاوەرزانی ناڕازی فەڕەنسا بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی وڵاتە دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا نیشاندا. کەشاوەرزانی ناڕازی بە تراکتۆر هەندێک لە ئۆتۆبانەکانیان داخسەوە بە وتنەوەی دروشم خوازیاری کەمکردنەوەی نرخی باج، پێدانی سوتەمەنی، تەزمینی کڕینی بەرهەمە کوشت و کاڵیەکان بە نرخی گونجاو، ڕێگری لە هاوردەکردنی بەرهەمی کوشت و کاڵی دەرەکی و کەمکردنەوەی نرخی گازەوئیل بوون. خۆپیشاندانی خەڵکی غەزە دژ بە گروپی حەماس. ڕۆژی دووشەمە 29 گوڵان دانیشتوانی ناوچەی خان یونس دژ بە گروپی حەماس خۆپیشاندانیان کرد
و خوازیاری چوونە دەرەوەی چەکدارانی ئەو گروپە لە کەرتی خەزە بوون. هاوکات لەگەڵ فەرمانی ئەرتەشی ئیسرائیل بۆ چۆڵکردنی خان یونس، دانیشتوانی ئەو ناوچە دژ بە گروپی حەماس خۆپیشاندانیان کرد و بە وتنەوەی دروشم خوازیاری چەکدانانی حەماس و چوونە دەرەوەیان لە کەرتی غەزە بوون. و پێی راپۆرتی ئەلعەرەبیەش لە هێرشەکانی بەیانی سێشەمەی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچە لە کەرتی غەزە بەلانی کەم 50 کەس گیانیان لەدەستداوە و ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل لە 24 کاتژمێری ڕابردوو بۆ 139 کەس هەڵکشاوە. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە گیان لە دەستدانی 855 کارتۆن خەوی فەڕەنسەوی لە 1 ساڵی ڕابردوودا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی ڕێژەی مردنەکانی سەرشەقام لە ساڵی 2024 زاینیدا 855 کارتۆن خەو لە سەرشەقامەکانی فەڕەنسا گیانیان لەدەستداوە. بە وتەی بەڕێوەبەرانی ئەو دامەزراوە ساڵی 2023 زاینی 735 کارتۆن خەو لە فەڕەنسا گیانیان لەدەستداوە لە حاڵێکدا لە ساڵی 2024 ڕێژەی گیان بەخت کردوان بۆ 855 کەس بەرز بووەتەوە. زۆربەی قوربانیان پیا و 112 کەسیان ژن بوون و تەمەنی گیان بەخت کردوانیش لە نێوان 19 بۆ 48 ساڵیدا بووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.